ئازیزانم سڵاتان لەبێت بەیانتان باش بێت بۆ هیواین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست بن. خۆشحاڵین ئەمڕۆژ با کۆمەڵێ ورگە بابەتینەوە میوانی ماڵەکانتانین بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێنەوە بینەرمان بن. ئازیزانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا دوو تەوەری سەرەکی پێک دێت. تەوەری یەکەممان و سەرتامان باس لە دڵە کزاکەین وەک ئەزانین کە ڕۆژانە کۆمەڵێکی زۆر خەڵک تووشی ئەم حاڵەتا بن بە تایبەت خانمانی دووگیان. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی هۆکارەکانی دروستبوونی ئەم ئازارە وەک ئەزانین کە زۆرێک لەو نەخۆشانەی کە تووشی ئەم حاڵەتا بن بە تەواوی نازانن شوێنی ئازارەکانیان کوێیە و هەموو کات باس لەوە دەکەن کە شوێنێکیان ئێشە و خۆیان هەستی پێناکەن کە چ شوێنەکە بە تایبەت. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە نیشانەکانی ئەم حاڵەتە چییە و ئەگەر ئەم حاڵەتە بەردەوامی هەبێت ماکەکانی چییە و لە هەمان کاتیشدا چۆن بتوانین چارەسەری بکەین. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان. تەوەری دووەمان باز لە ترسی کۆمەڵاتی و جیاوازیەکانی لەگەڵ شەرماکەین. وەک ئەزانین هەموو مرۆڤێک هەم ترسیشی هەیە هەم شەرمیشی هەیە و ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە تا چەند ترس جیاوازە لە شەرم و ئەگەر شەرم بەردەوامی هەبێت تا چەند کاریگەری لەسەر ئەو کەسە دروست ئەکات و ئەبێتە ترس. ئێمە ئەمڕۆ قسە لەسەر ئەواکەین ئەو کەسانی ئەم حاڵەتیان هەیە چۆن بتوانین مامەڵەیان لەگەڵا بکەین وەکو خێزانەکانیان وەکو ئەگەر قوتابخانە لە قوتابخانە بێ ئەو منداڵی کە ترسی هەیە خۆت شەرمی هەیە و چۆن بتوانین وا بکەین کە ئەم حاڵەتیان نەهێڵین و چۆن بتوانین گفتوگویان لەگەڵا بکەین بۆ ئەوەی کە بتوانین لیان تێبگەین و هۆکاری ترس و شەرمیان بزانین. ئەمەش تەوەری دووەمان بوو هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێنەوە و سوودی لێوەربگرن. هاوڵاتی بەڕێز، هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازین. بێگومان خواردنی تەندروست، وەرزشی پێویست، نووستنێکی باش لەگەڵ دەرونێکی ئارام هۆکارن بۆ لاشەیەکی ساخ. قوربانی بە تەندروستی خۆتمەدا لە پێناو هیچ شتێکدا، چونکە تەندروستی گرنگەکەی دەرناکەوێت تاکو لە دەستی نەدەین. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین. ئێستاش بڕگەیەکمان ئامادەیە لەسەر ژیان و بەرهەمەکانی عەبدوڕەقیب یوسف با بێ کۆبینەری بین و دواتر بەردەوام. پیاوێکی سەرسپی وەک پیرەمەگرون سەرکەش بەناو باخی کتێبخانەکەیدا دێت و دەچێت و ڕۆژانە زیاتر لە 10 سەعاتی تەمەنی لە خزمەتی مێژوو شوێنەواری کوردیدا بەڕێ دەکات. ئەو هەرچەندە تەمەنی هەڵکشا و زیاتر لە 6 ساڵە مێژی کورد دەنووسێتەوە، بەڵام هێشتا بەرهەموو بابەتەکانی بەشی 6 ساڵی تر دەکات، بەڵام چاوەڕوانی هیمەتی هەمووانە تا بگات بە کتێبخانەی کوردی. من عەبدوڕەقیب یوسف باوکم مەلایەکی باش بووە، 7 تەلیفاتی هەیە، یەکیان مە لە 2 کتێبدا چاپ کردووە،
گوتووە بەلاش بدەنە بە خەڵک ئەوانە دیکە چاپ نەبوون بەڵێ یەکەم دەرسێک کتێبکە بە منی گوتووە دایکم بووە خوێندەوار بوو حەنیفا کچا شێخ محەممەدی فندکی کە گێروسە دەکرد دەستار لەبەر دەستارەوە یەکەم دەرسێ نوبەهارە ئەحمەدی خانی بە منی گوتووە من تەمەنم 11 ساڵ بووە مناقەشاتێ کوردایەتیم لەگەڵ خەڵک کردووە لە شوباتی 1960 لە تەمەنم کە زۆر نەبووە دەستم بە نووسین کردووە من زوو دەستم پێ کردووە لە 6 ساڵی تەمەنی نووسینی مێژوودا 7 کتێبی کردووە بە دیاری بۆ کتێبخانەی کوردی زیاتر لە 45 کتێبی تریشی ئامادەیە چا بکرێن 6 ساڵم تەواو کرد لە نووسینی مێژوو و هەموو بوارەکانی دیدا 6 ساڵ کەم ئینسان هەیە 6 ساڵی تەواو کردبێ مردن ڕێگەدا بێ ئەوە عشق بووە یعنی وەکو بلێ لە قووەتەکە زیاتر بووە ئەم عشقێکی فطری بووە لە مناڵیەوە هەند صفاتی فطری هەیە لەگەڵ ئینسان پەیدا دەبێ مکتەسەب نییە یعنی لە بەهۆیە فێربوونەوە فێر نەبوومە کە پێ دەڵێن مکتەسەب بە عەرەبی ئەمە شتێکی فطری عشق بووە جا ئەو عشقە ئەگەر نەبایە مستحیل بوو من بتوانم ئەو کارانێ کە من کردووە ئەو کارانە بکەم بەڵێ گوت تو چەند دەنووسی گوتم من تا بەخەبەرم هوشیارم من واز لە نووسینی ناینم بەڵام کە من نووستم نووسین واز لە من ناینێ هەر لە خەودا دەیە بیرم و دەیە بیرم نووسینی مێژوو زۆر گرنگە بەڵام لەو گرنگتر پاراستنی شوێنەوارە مێژی و کەلەپورەکانە ئەوە شەڕێکە جوامێری خۆی دەبێت چونکە دەبێت بۆ پاراستن و هێشتنەوەیان بچێت بە گشت قولەی قافدا و ئامادەی ڕوبەڕووبوونەوەی هەبێت لەگەڵ هەموو کەسێکدا گەرچی ئەو کەسە دیکتاتۆرێکی وەکو سەدام حوسێنیش بوو بێت بەرگریەکی زۆرم کردووە لە مێژووی کورد لە کەلتوری شارستانی کوردستان تا دەیتوانم بڵێم بەگشت سەدام دابچوومە کە سەدام خەڵکەکە هەر لە ناوی دەترسا وەختی ڕوژێ 16 1990 سەدام هاتە سەر قەڵای کەرکووک و لە تەلەڤیزیۆن دەرچوو من دیتم بە جەماعەتێ خۆی و محافظی گوت ئەم خانوانە بڕوخینن تعویزی بدەنە بە خەڵک ئیتر زانیم قراری دەرکرد بۆ وێرانکردنێ شارێ کونی قەڵای کەرکووک ئەی هەموو کەلتورێکی گەورەیە هەموو تاریخە هەموو هونەری تەلارسازی کوردیە خانووی نەخشدارە جێگەی دەستێ نەقاشە گەورەکانە یێوەستا گەورەکانە دارتاشە گەورەکانە خلاصە من 11 لاپەرم نووسی بوو بەڕێوەبەراتی گشتی شوێنەوەرانی عێراق گوتم مەهێلن دیفاع لە قەڵات بکەن نەوێران گوتن ئەمە تەوجیهات تێدا هەیە وەختێ وایان گوت من بروسکەیەکی سێلاپەڕەی بوو شخصێ سەدامم نووسی بەو بروسکەیە من توانیم تەسیر لە شخصی سەدام بکەم بڕیاری خۆی بگوڕێ لە کاتێکدا قەڵات دابوونەتە مقاول شوفل لەسەر بوو مقاول لەسەر بوو دەیان ڕوخاند لکەمەوە 100 خانیشی ڕوخانده بوو بەڵام هەمویان دەرکرد من توانیم قەراری پێ بدەمە گوڕین ئەمە زۆر گرنگە ئەمە مەلحەمەیەکی گەورەیە شخصێک لە سلیمانیەوە بچێ کە سلیمانیم خۆی مەکروه بوو لە چاوی سەدامدا بچ سەر قەڵات و دیفاعی لێ بکە و ئەوە بوو بنووسێ ئەمە مەلحەمەیە کەس نەدوێرە بەگشت سەدامدا بچێ بەگشت قەراری ئەودا بچێ من ئەوێ باوەریش نەکە ئەم کتێبە 370
سه لاپر للاپرین گوره لو باردا من تالیف کریا لو باردا برقیه کشی تدایا اما همو وثائق لم كتابم دا لعين سال يعني من تواني قلات رزقار بكم باش 7 سال او جار ديكا كاما رابرين دستيب من كوتما املا لولا منعزل بوم ايتر ويرانيان كرد بتواوي اشتكي ترى لعين سال 1990 لهولير حزبي بعث ويس قلايا هولير ويران بكا خانوکانی سری تخت بکه تنیا هند خانوی دایره آثار که کریوه اوه بمینه و 14 ریجی بده برشوفل بناوه اوه که چایخانه و شتی بو شاروانی بنارکه دا درست بکه قلات یان گچکه دکرد ویران یان دکرد علی اساس شتی سیاحی لسری درست دکرد ویرانی دکرد من برگری ملی کرد بو 41 نوسر کاغذم نوسی و لیره ایتر و نوسران ایره لیره بون من ام کتابه جی لو باردا تعلیف کریه من توانیم قلات رزگار بکم بپشگیری او انسان دلسوزانه که ناویان لم کتابه دا هیا دوری اوانش من نوسیمه شتک یا نوسیبه گوتم شتک بنوسم بو دایره آثار نسخه بو من بنرن بای روشک بکم کتاب و نوسینکان یان داخل بکم تیدا هیا من قلات اگر رزگارم نگر بایا یونسکو ندهات بکل که اول ندما یونسکو تومار بکل سجل خویدا ابدا و گرک کانی هولیریش من رزگارم کرد لخلال 2 سال مناقشه و شرم لگل پارزگار هولیر من رزگارم کردوه 90 ووتار لو باردا یه من و یه خلک دیگه که دفاع کردونه و یه پارزگار که لسر رأی خوب و دجی او مسئله یه من دامه برادر ایک بکه بکتب هر وها برگریه که زورم کرد شاری حسن کیفیش ایتر اما ام کتاب من لو باردا بو اوی غرق نبه نوسیم بو یونسکو برگریه که زورم کردوه لگره که کودنکان سلیمانی ایتر غایت درجه بله جاره وحب و هندشو ننوستمه من جارک نامه که بو مام جلال نوسی خواه که خانوی عنوانی امه بو خانوی عبدالکریم علکه و شوکی بخو ننوستم لخفت او خانوه ایتر تا امرو امل شر داین لگل او کسانه که ویرانی دکن کلتوری شار ویران دکن او جریمه یکی زور گوره یا تاوانه کی گوره یا نمدی تو الملتک لدنیا دا بیه تاریخ خوی به دست خوی ویران بکه کلتوری شارستانی خوی ویران بکه لکاتک دا خانوی کن لهمو دنیا دا دبه بمینه بله یکم کتاب که من چاپ کرد 1971 کتاب کم بود دیوانا کرمانجی بله لمیجوی ادبی کرمانجی دا بو ام کتاب دنگی زور دا دیتوانم بلیم چند کس بهوی اوه بونت نوسر حتی دکتر معروفی خزندار بله عالمه که کرد بو گود 2 جار او کتابم خوندوه لأول تا اخیر بدقت بو اوی استفاده لی بکم بو کتابه کم تاریخ ادبی کردی یک غلطم تیدا ندیوه بله دوم کتابی من درباره تاریخ دولت دوستکی کردی که ام دولته لبین لنیوان قرنی 11 میلادی دا زاینی دا درست بو اما برگی دوهمه که دولت دوستکی فی کردستان الوسطا که 75 سال 1975 چاپم کرد حکومت 3000 نسخه اما لمطبعه حوادث
یک سال حجز کرد دای دو لجنه بخوینن هیچی لی ندیتن دو لجنه که به مصلحه من بو نتیجه گوتن اما احیاء کیان سیاسی کردی مندثر گوت اما کیانکی سیاسی کردی حقیقی زندودی که بریاری دا وزارت اعلام نارد معملی ورق لبصره همو ورد کرده هویر و کرده کاغذی سپی کتابکی دیکم اویا بانگوازک بروناک بیرانی کرد ام کتابه ل85 چاپم کرد خالی خوشبو هوشیار محمد عزیز قفطان به 6000 نسخه چاپی کرد اما گرنگترین کتابی منه و بزانم اگر 100 کتاب و 200 کتاب تألیف بکم همو مقابلی اما نابه چونکه اما همو فکره اما همو بیر کردنه فکری نویه کتابه که دیکم اویا حدود کردستان الجنوبیه 601 لاپری زور گوریه او جیتر لماوی چند؟ لماوی 6000 سالان دا نه 5000 سال دا لکاتی سومریه و سنوری کردستان مهنه بدلائل علمی زور گرینگه ایتر پیویس ناکم من مدحی بکم ام کتابه 2008 دعوت بو مدیان ناد بین بو اوی پرزگکان دیانت میترا اله آسمان یه آری 3400 سال موبر که ایتالیا هیا وقت خو امپراتوریت رومان ام دیانت آری لمنطقه اورفا و اودیامان ورگرتو لکردستان بردوتا ایتالیا پرزگکانی لهمو ولاتانی اوروپا که لجردستی بوا درستی کردو و هبوا چونکه چند قراله که اوانه ایمانیان به دیانت آری هنای میترایی ایتر پرزگل لوی زور لروما لجیر کنیسه کان داد دوای دیانت مسیحی او دیانتش کان ایتر کنیسه کان خویان بو سوکایتی کردن به پرزگکان میترایی لسر پرزگکان میترایی درست کردن او پرزگی وکو سانتا مریم و فلان و گوره لناوشار ایتالیا جا کم دعوت بو منیان کرد من شوم هند لو پرزگکانه لاستیا شارکی دیکه بو من دیتم من کردوم ام کتابه ایتر من هنام ام کتابه من درست کرد المعابد المترائية في كردستان إيطاليا ومقارنتها مع المعابد المترائية في كردستان اما موضوعك علمك نوية سيجار من دوال يونسكو كردوها قلتوما من ادعاء كم من فرع لفروع آثار من كشف كربه اما زورة نك آثار دو سي و چار دو صد اگه تنیا ظانم لشرق الاوسط ام علمانية نه ایران هیا نه ترکیه هیا نه عراق هیا نه هیچ تنیا افغانستان و پاکستان نازانم اگر ای و خلقتان لوی هیا و خلق لوی مشغول اما بونه یکی دیکه وکو من پیم بلند با اوی من ام ادعایه نکم براستی جواب من ندایه نسخش من دایه یونسکو تلار عثمان پاشا جاف اما موضوعی که هنری تلار سازی کردیه زور ورده پر لمعلوماتم کتابه لبرام کردنی امو او ناوی وستاکان نقاشکان زور دولمنده و او بینایه او تلاره گوریه شیوه تلارسازی اول لعراق دان نبوه لکردستان نبوه لسنم دان ندیوه لکردستان روجلاتم دان ندیوه لکردستان باکورم دا که من گرانم کریه تا نزدیک ازاروم تا آخر سنوری وان لگل سلماس هم منطقه آذربایجان دیاربکر امانت همو جولم تیدا کردوه لو شیوه او نیه ایتر سال 1980 من چون بو دراسه کردنی و تارکم به 2 حلقه لباری اما من بلاو کردوه چند جارک شما بو دراسه کردنی او تلاره جوانه که وقتی ساغلم بوه استا آثاری نماوه هاتیه رو خواندن دائره آثار پاره بو در کوتوه خلک حلب جدل سوز بونه
حەز دەکردن ئەم تەلارە زیندوو بکەن لەبەر ئەوە دایرەی ئاسار لەگەڵ قایمەقامیەتی هەلەبجە داوا لە منیان کرد من معلوماتم خۆ بێخمە سەر کاغەز بکەمە کتێب تا ئەو تەلارە نوێیەکە لەسەر ئەساسی معلوماتی من دیسا بتوانن زیندوو بکەن. بۆ ئەوەی هەمووان سودمەند بن لە دەریای بێبنی زانیارەکانی ماوەی 11 ساڵە بە هاوکاری چەند کەسێکی خەمخۆری مێژووی کورد سایتێکی دروست کردووە بە چەند زمانێک بابەتی تایە دەربارەی مێژوو کەلەپوری کورد. سایتێکە کاروان عارف لە نەروێژ هات گوت سایتێکمان بۆ زانای کورد مەسعود محەممەد دروست کردووە. توش ئەم هەموو ماندوبینت با سایتێکت بۆ دروست بکەن موافقەم نەکرد جارێ دیکە هاتن گوتن ئاسانە سەهلە فلانە بێوانە لەبەر من ئاسان کردن ئەگەر من زانی باە ئەم زەحمەتە تێدایە خدا دەزانی من موافقە نەدیکرد خۆم توش نەدیکرد زەحمەتێکە نەوەکو زەحمەتی کتێبێکی بێمە تەلیف بکەم و لە مەسادر بگەڕیم گەرانە گەڕان زۆر زەحمەت و زۆر نەخۆشە لەم وەرەقە بگەڕی لەوە بگەڕی لەوە بگەڕی شتە هەیە بەقەدەر کلکە مشکێکە من بە دەبوسێک بە وەرەقەیەکی دیفکە هێناوە دەبێ لێ بکەمەوە دەبێ ئەو بکەم ئەزیەتی زۆری فکری منیدا نەفسی منیدا لە ماوەیە 11 ساڵ و 2 مانگ و 18 ڕۆژە ئەم سایتە ئەوە بۆ ئێعلانمان کرد بەڵام سایتەکە بەڕاستی دەرکەوت بەقەدەر 217 کتێبی 500 سەفحەیی نووسین تێدایە بەشی تاریخ بەقەدەر 75 بەرگە کتابی 500 سەفحەیی نووسین تێدایە باشە بە چەند ساڵ تو دەیتوانی هەر بەشی تاریخ بخوێنی 75 کتێبی 500 سەفحەیی 500 سەفحەیی لە هەمووژی بەقەدەر 55 کتابی 500 سەفحەیی نووسینەکانی دەستی خومە ئەوەی دیکەژی کە من هێناوە مادێ نوێیە تەنیا لە سەدا تا سەدا 98 یان 99 هەموو مادێ نوێیە لەوە زیاتر تا 108,000 سەفحە ئەوە لای غەیری منیش هەیە ئەوە چییە؟ ئەوە دیوانە شعرێکە یێ بڵێم نالیە لای تو هەیە لای من هەیە لای دیکە هەیە ئەگەر نە ئەم دەریایە معلوماتە لە لای کەس نییە ئەهەمیەتی ئەم سایتە لەوەدایە لە ناحیە نەوعیدایە نەچوومە کتابی خەلک یە چاپکرا و مەقاڵاتی خەلک بێنم بێخمە ناو سایتە خۆدا من نەمهێناوە تەنیا تالیفاتی چاپکرا و وتارەکانی خوم من هێناوە لە وتارەکانی منیژی 123 تێدانیە بزر بووە یان لە شوێنێک دزرا بەڵێ ئیتر بە 7 زمانیش معلومات تێدا هەیە بە کوردی بە تورکی بە فارسی بە عەرەبی بە سووریانی بە ئینگلیزی بە فەرەنسی معلومات لەم سایتە مندا هەیە. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین و کوتمان تەوەریەکەمان و سەرتامان باس لە دڵەکەزێ و هۆکارەکانی و نیشانەکانی ئەەکەین وە ئەگەر هاتوو ئەم حاڵەتە بەردەوام بوو ماکەکانی چیە بۆ مەبەستەش دکتۆر فواد بابان ڕاوێژکاری نەخۆشیەکانی هەناوی و دڵ و پرۆفیسۆری یاری دەدەر بە شێوەیەکی ڕاستەخۆ لەمە نوێنە دکتۆر گیان سڵاو لێ ببیانیت باش بێت بەخێر هاتیت دکتۆر گیانەوێ سەرتا وەکو پێناسەیەک بۆ دڵەکزێ پێناسێکمان بۆ بکەی بزانین بۆچی ئەم ئازارە ڕوئەدا لە ڕاستیە دڵەکزێ شتێکی زۆر ئاساییە و زۆر باوە و بریتیە لە گەڕانەوەی هەنێک لە ترشەڵۆک و هەنێجار خواردنیشی لەگەڵا بێ لەگەڵ مادە زەردوویەکانی زراو ئەگەڕێنەوە بۆ ناو سرۆنچک و هەنێجار ئەگەنە سەرەوە ناو قورگ و دەم
ئەمەش لە ڕاستیە شتێکی زۆر هۆکارەکەی زۆر ئاڵۆزە، ینی شتێکی زۆر ڕاستە زۆر سادە و زۆر باوە، بەڵام هۆکارەکەی زۆر ئاڵۆزە و پەیوەنی هەیە بە سورێنچوک و ئەو بەرگریەی بربەستەی کەوا لە سورێنچوکەوە هەیە بۆ گەڕانەوەی خواردن بە تایبەتی زمانەیەکەیە لە خواری سورێنجێکەوە ئەم وەکو کاری ماسوولکەیەکەکە ئەم زمانەیە نایڵێ بە ئاسایی خواردن یا ترشەڵۆک بگەڕێتەوە بۆ ناو سورێنجێک، هەرچەند بە شێوەیەکی زۆر سادە و سانە لەگەڵ هەموو خواردنێکە ئەم گەڕانەوەی ئەبێ، بەڵام نابێ بەهۆی ئەوەی کە ئینسان ناڕەحەت بێ یا تووشی دڵەکزێب بێ. لەبەرەوە ئەمە شتێکی ئاساییە و لە ڕۆژێکا دووسێ جار ئەمە ڕوە، بەڵام بەبێ ئەوەی هیچ کەسێک هەست بە ناڕەحەتی بکە، بەڵام کاتێک ئەمە دووبارە بێتەوە و بەردەوامە بێ و تونوتیژە بێ، ئەبێ بەهۆی نەخۆشیە کە پێوترێ هەوکردنی سورێنچک و ئەمەش لە ئەنجامەکەی ئەبێ بەهۆی ئەوەی کەوا ئەو کەسە بەردەوام یا بین هەست بکە بەوەی کەوا ترشەڵۆک و هەرێ جار خواردنیشی لەگەڵا بێ بگەڕێتەوە ناودەمی و زۆر بە دەگمە نەبێ بەهۆی ڕشانەوەش. دکتۆر ئەمێ بزانم کە زیاتر ئەم حاڵەتە لە خانمانە ڕوئەدایە خودت لە پیاوان لە ڕاستیە لە هەردوو لایەنە هەر وەکو یەک وایە لە هەموو تەمەنێکە ڕوە بە تایبەتی ئەوانەی سەروی 40 ساڵن، بەڵام لە خانمانە کاتێک ڕوە کە کاتێک دووگیانن. دکتۆر لەناو خۆمانە هەیە لە کاتێک خانمانی دووگیان دڵەکزیان هەیە قژی مناڵەکە و مووی مناڵەکە دەریێمە تا چەند ڕاستە؟ بەڵێ لە ڕاستیە ئەمەیان پەیوەنی هەیە هەنێ جار دڵتێکەڵان و ڕشانەوە ئەمە پەیوەنی بە مناڵەکەەوە هەیە، بەڵام کاتێکەوە پەستانی مناڵەکە گەورە بێ و پەستان لە ناو سکی ئافرەتانە زۆرە بێ، ئەبێ بەهۆی فشارێکی زۆر لەسەر ئەم زمانەی کە بۆم باس کردی کە لە بینی سورێنچوک و گەدایە ئەمە زۆرتر خاوە بێتەوە، ئەبێ بەهۆی ئەوەی کەوا ماوە هەبێ کە هەنێک ترشەڵۆک و جاری واشەیەک وتم خواردنیشی لەگەڵا بێ بچێتە سەرەوەی ئەم بربەستە ببڕێ و لە گەدەوە بچێتە سورێنچێک بە تایبەتی بەشی خوارەوەی و ئەم ترشەڵۆکە کە بەهۆی پێکهاتەکەیەوە کە ڕوژێنەرە بەشی خوارەوەی سورێنچێکە ئەو ڕوژێنێ و ئەی ڕوشێنێ و ڕوشانەکەشە بێتە هۆی ئازارێک کە پێوترێ دڵەکزە و ئەم ئازارە بەڕاستی لە ناوەڕاستی سنگایە لە پێشەوەی لە بەتایبەتی لە بەشی خوارەوەی هەنێ جار لە ناوەڕاستە هەستی پێکرێ و پاش خواردن ڕوە بە زۆری وە کاتێک مرۆڤ زۆرە خوا بە تایبەتی ئەوانەی کە زۆرە خۆن و بە تایبەتی لە کاتی چەمانەوە یا لە کاتی پاڵکەوتنە زۆرترە بێت. دکتۆر نیشانەکانی تەنها ئازارە یاخود شتی تر هەیە لە نیشان؟ لە ڕاستیە ئەو ئازارەیە کە هەستی پێکە و هەنێ جار ئەگەر ئەمە دووبارە بێتەوە بەردەوام بێ و ماوەیەکی زۆری پێچوو بێ نەخۆش هەست بەوە کاکەوە خواردنی بە ئاسانی بۆ قود نارێ و هەنێ جار ئێشی شێبێ لە کاتی خواردنە. ئەمە یەکێکە لە هەرە نیشانە گەورەکانی کە هەنێ جار لیکێکی زۆریش لە دەمی نەخۆشەکە کۆوە بێتەوە، ئەمەش تۆزێک ناڕەحەتی بۆ نەخۆشەکە دروستەکە. ئەمە بەگشتی ئەو نیشانانن کە پەیوەنی بە سورێنچیکەوەیە، بەڵام ئەوەی جێگای سەیر و سەرسوڕمانە کە هەنێ جار هەنێ نیشانەش هەیە لە دەرەوەی سورێنچێک و لە دەرەوەی دڵکزانەوەکە کە ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ پەیوەنیان هەیە بەم نەخۆشیەوە کە پیانە وترێ ئەو نیشانانەی کە دوورن لە سورێنچێک. مەسەلا هەنێ نەخۆش هەستەکە بەوەی تووشی وزەوز بووە یاری ویزینگ لە سنگیا هەناسەی تەنگە بێ بەردەوامە کۆچێ دەنگی گڕە بێ و هەست بە کزانەوەیەکەکە لە دەم و خوورگە، ئەمانە لەوانەیە دڵەکزیان هەبێ و لەوانەشە دڵەکزیان نەبێ لە هەمان کاتە. لەبەر ئەوە ئەمانە پیانەوترێ ئەو نیشانانەی کە دوورن لە سورێنچەکەەوە بەڵام پەیوەنیان بەم نەخۆشیەوە هەیە. دکتۆر ئەمێ بزانم کە ئەم حاڵەتە دووبارە بوونی ئەم حاڵەتە تا چەندێک ئاساییە، تا چەندێک ئەگەر نەخۆشێک ئەم حاڵەتەی هەبوو پێویست ناکا سەردانی پزیشکی؟ لە ڕاستیە هەنێک کەس بەردەوام
ئەم هینیان هەیە بەبێ ئەوەی زۆر ناڕەحەت بن و لەوانەیە هیچ سەردانی پزیشکیش نەکەن ڕاستە بەڵام ژمارەیەکی زۆر کەم لە خەڵکە طبیعی هەرچەند ئێمە داتامان نییە لە وڵاتە زۆر بەداخەوە بەڵام لە وڵاتێکی وەکو ئەمریکا وەکو باسەکرێ لە 160 خەڵک ئەم ناڕەحەتیان هەیە ئەم نەخۆشییان هەیە بەڵام ژمارەیەکی زۆر کەمیان ئەچنە لای دکتۆر و لە 2 ئەو کەسانە زۆر ناڕەحەتن و ئەوانەشی کە ناڕەحەتن لە 20یان پێویست بەوەکە کە بچنە خەسەخانە و لێ بمێنەوە و تاوەکو و فحوساتیان بۆ بکرێ دکتۆر ئەمە وەکو حاڵەتێکە بێگومان نەخۆشی نیە و حاڵەتە ڕۆژانە ڕوئەدات ئەمە بزانم کە لەکەیدا ئەبێ بە نەخۆشی یاخود ئەم دڵە کزەیە خۆی نەخۆشی یاخود هۆکارە بۆ بوونی نەخۆشی لە ڕاستیە خۆی ئەمە هۆکارەکەی وەکوتم زۆر ئاڵۆزە ئەوەیە پەیوەنی بە تێکچوونی ئەو بربەستە هەیە کە لە بینی گەدە و سوورێنچکە هەیە کەوا بوارە بەوەی کەوا ترشەڵۆک و هەنێک لەو مادانەی کە کۆبوونەوە لە ناو گەدا بە تایبەتی خواردن و هەنێ جار دەرهاتەی زراویش لەوانەیە بێتە ناو دەمەوە لەبەرەوە نەکار ترشە بەجار تاڵیشە لەبەرەوە ئەمە ئەگەر دووبارە بوویەوە تونوتیش بوو ژیانی نەخۆشی ناڕەحەت کرد و ماوەیەکی زۆر بوو ئەبێ بە نەخۆشی و ئەوە بە ئینگلیزی ناوێکی تایبەتی هەیە پێڵەن GERD کەوا بریتیە لە هەوکردنی سوورێنچک و ئەمەش چەنەها پلەی هەیە هەنێکی زۆر سادەیە هەنێکی زۆر تونوتیژە و هەنێ جار کە زۆر تونوتیژە بێ نەخۆشیێکی ناوێکی تایبەتی لێ ئەندرێ پێوترێ بارێت ئیسۆفەگەس ینی سوورێنچکی بارێت ئەمە ناوێکی زۆر تایبەتیە بۆ ئەوانەی کەوا سوتانەوەکەیان زۆر زۆرە و بە شێوەیە کە ئەوانە ژمارەیەکیشیان ئەبن بە شێرپەنجە لەبەرەوە لە هەنێ کەسە ینی ژمارەیەکی زۆر کەم ئەمە نەخۆشیێکی زۆر ناخۆشە و ئەبێ بەڕاستی چارەسەر بکرێ و چونکە بە تایبەتی لەو کاتسانەی کەوا پێم وتی ئەم جۆرەی دواییان هەیە کە لەوات مەترسی ئەویان لێ ئەکرێ ببێ بە شێرپەنجە ئەبێ چاودێرێکی ورد بکرێن و دڵنیابین لەوەی کەوانە خۆشەکە چاک بۆتەوە واتای بەردەوامبوونی ئەم نەخۆشی و ماکەکانی هۆکارە بۆ دروستبوونی شێرپەنجە هەنێ جار بەڵام زۆر بەدەگمەن ئێمە نامەنێ کەس بترسێ و مەترسی بخینە دڵی کەسەوە بەڵام ئەمە ئەتوانێت نەخۆش بەڕاستی بە گۆڕینی ژیانی خۆی بە تایبەتی هەنێک خواردن هەن کە ئەبێتە هۆی وروژاننی ئەم نەخۆشیە مەسەلا بۆ نمونە قاوە بۆ نمونە تەماتە ئاوی تەماتە پیاز سیر دۆشاوی تەماتە سوورە خواردنی سوورەوە کراو پرتەقاڵ ڕۆن چاوریەکی زۆر ئەمانە هەمووی جگەرە خواردن قەڵەوی ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی ئەو کەسانەی کە ئەم وا لە بارن تووشی ئەم ناڕەحەتیە ببن تووشیە بن بەڵام ئەگەر بتوانن پارێزگاری لە خۆیان بکەن بڵێن دوورکەوتنەوە لە هەنێ لەم خواردنانەی وروژێنەرن بڵین ئەتوانین بڵێن وروژێنەری ئەم نەخۆشیێن وەزنیان کەمکەنەوە زیاتر ڕاضە بکەن لە کاتێکا کە خواردنە خۆن ژەمێکی زۆر نەخۆن کەم و زوو بخۆن دە باشە پاڵ نەکەون یەکسەر پاش خواردن زۆر نەچەمێننەوە ئەمانە هەموو یارمەتی دەرن بۆ ئەوەی کەوا ناڕەحەت نەبن. دکتۆر باس لە کۆمەڵێک هۆکار کرد وەکو خۆراک ئەمە بزانم هۆکاری ترچیە بۆ دروستبوونی ئەم حاڵەتە. لە ڕاستیە هۆکاری دەرمانیش هەیە ئەو کەسانی هەنێ دەرمانی تایبەتیە خۆن وەکو دەرمانی حەساسیەت هەنێ دەرمانی کە ئابە هەنێ دەرمانی زەخت ئەمانەش ئەبنە هۆی ئەوەی کەوا نەخۆش تووشی ئەم ناڕەحەتێ بێ یا بور و ژێنرێتایە تەنانەت مەشروب خواردن و جگەرە خواردنەوە شۆکارن بۆ ئەمان. دکتۆر ئەمە باس لەوە بکەم کە هەنێک نەخۆش هەیە ئەو حاڵەتی کە توش ئەبێت نازانێت چۆن پێناسی بکە کە ئازارەکە لەکوێ دروست بێت هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێت؟ لە ڕاستیە ئەو ئێشەی کە دروستە بێ لە ناوەڕاستی قەفەس
قەفەسی سنگایە لە ناوڕاستی قەفەسی سنگایە و هەنێ جاریەتە سەرەوە هەتا تەنانەت ئەگاتە قورگیش و باجەجار ئەگاتە هەنێگات لەوانەیە بگاتە دەموچاو و هەنێجار لەوانەیە بگاتە پشتی نەخۆشەکە ینی بڵاوە بێتەوە. دکتۆر ئەمە بزانام تەمەەن تا چەند کاریگەری هەیە لە ڕاستیە وەکوتم ئەمە لە هەموو تەمەنێکە ڕوئە بەڵام زۆربەی زۆری لە ئەوانەیەکەوە سەر و 40 ساڵن. باس لەوە بکەین کە باس لە کۆمەڵێک هۆکار کرد وەگەزین لە ئێستادا زۆربەی خەڵک فاسفوت ئەخۆن خواردنە خێراکان ئەخۆن ئەمە بزانام تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەم حاڵەتە. لە ڕاستیە وەکوتم جۆری خواردنەکان ئەو فاسفودانە بەشێکی زۆریان چەورێکی زۆریان تایە چەوریەکە ئەبێ بەهۆی ئەوەی کەوا ئەو زمانەی لە خواروی بەشی خوارەوەی سوورێنچکەیە خاو بێتەوە شل بێ کە شل بوویەوە کەواتە ئەو بربەستە لاواز ئەبێ کە نایەڵێ خواردن بگەڕێتەوە زۆرتر ئەو ترشەڵۆک و خواردنانەی خاصەن ئەگەر ئەو کەسە خواردنێکی زۆری خواردبێ بە ئاسانی ئەتوانێت لەم دەرگایەوە تێپەڕ بێ و بێتە سەرەوە. ڕاستە ئەمە بزانم کە قەلەقی و نەئارامی دەرونی تا چەند کارێک لە ڕاستیە ئەمەیان زۆر هۆکارێکی گرنگ نییە یا بڵێم زۆر نەزانراوە چەند هۆکاری هەیە بەڵام وەکوتم ئەو دەرمانانەی بۆ نەخۆشیانە بەکاریان کاریگەریانە بێ لەسەر ئەم زمانەیەی کەوا بربەستە بۆ گەڕانەوە و بێ بەهۆی خاوکردنەوەی بەڵام بەڕاستی پەیوەندێکی زۆری نییە بە نەخۆشی بڵێن دەرونیەوە. بەڵێ دکتۆر باس لەوە کرد کە هۆکاری گەڕانەوەی ئەم ترشەڵۆکانە بەهۆی ئەو زمانەوەیە ئەمە بزانم ئەو کەسانەی زیاتر تووشی ئەم حاڵەتە ئابن وە لە ڕۆژێکات چەند جارێک لیان دووبارە ئابێتوانێ ئەمە بزانم تا چەند کێشەیان هەیە لە ئەو زمانەی کە بەرگری ناکات لە هاتنە ناوەی ئەو ترشەڵۆکە بۆ بەشی سەرەوە. لە ڕاستیە وەکوتم لە هەموو کەسێکە ئەمە ڕۆژانە ڕوئە هەنێ خواردن و ترشەڵۆک ئەگەڕێتەوە بەڵام بەبێ ئەوەی هیچ کەسێکمان لە ئێمە هەستی پێ بکەین بەڵام لەو کەسانەی کەوا بە بەردەوام تونوتیژە بێ و زۆر ئەگەڕێتەوە ئەمانن کەوا ئەناڵێنن بەدەست ئەم ناڕەحەتیەوە و بێزاریانەکە. دکتۆر بابینە سەر چارەسەرەکان ئەمە بزانم چارەسەرەکان لە ڕووی خۆراکەوە چین پێویستە ئەو کەسە چی بخوات بۆ ڕۆژان تووشی ئەم حاڵەتە لە ڕاستیە ئەو کەسانە خۆیانە بێت دوورکەونەوە لەو خواردنانەی کەوا باسم کرد بە تایبەتی شەرت نییە ئەمە لە هەموو کەسێکە هەمان مادە ببێ بەهۆی ئەوەی کەوا ئەم زمانە خاو بێتەوە ببێ بەهۆی ئەوە ئەو تشەڵەکە بگەڕێتەوە لەبەرەوە بێ خۆیان بە تاقیکردنەوە هەوڵ بند کام خواردن لەمانەیە کە باسم کردوەکو تەماتە و ئاوی تەماتە و شتی سوورکرا و چەوریەکی زۆر و لە پاشە جگەرە خواردن و هەنێ خواردنی وەکو پرتەقاڵ و هەتا کۆکاکۆلا و ئەمانشکەوە سۆدا ئەمانەشە بن بەهۆی ئەوەی کەوایم دوورکەوێتەوە لەم جۆرە خواردن و خواردنەوەانە باشترە بۆ خۆی. هیچ خۆراکێک نییە کەوای لێ بکار ڕای بگرێت ئەم حاڵەتە ڕابگرێم ئازارە ڕابگرێت. لە ڕاستیە خۆراک نییە ڕای بگرێ بەڵام نەخۆشە بێ ئەو نەخۆشانە ئەبێ هەوڵنان زۆر نەخۆن. جۆری خواردنەکەیان ئەوەیە کە باسم کرد بەڵام کەمیەتی خواردنەکەشیان مهمە کە زۆر نەخوا ینی دانەنیشێ بەقی 4 کەس بخوا. ئەمێت بزانم ئەو خواردنەوە تا چەند کاریگەری هەیە لە کاتی خواردنەوە باشە نەخۆش زۆر ئاو شلەمەنی نەخوا تاوەکو ئەو بەش کەمیەتی کەوا لە ناو گەدایە زۆر نەبێ و فشار نەخاتە سەر ئەم زمانەیە تابی کاتەوە. خواردنەوەی ئەو شلەمەنی لە کاتی خواردنە ئەمەشە هۆکارێکە بۆ ئەوەی بەشێکی زۆری مەعدە بە تایبەتی کە تۆ ئاو زۆر بخۆیتەوە لە پاش خواردن لەگەڵ خواردنە ئاوەکە ئەکەوێتە سەرەوە لەگەڵ ترشەڕۆکە کاتێکەڵە بێ بوارە بێ بۆ ئەوەی هەنێکی بپەڕێتە سەرەوە. ڕاستە ئەمێت بزانام وەرزشکردن تا چەند کاریگەریە لەسەر کەم بوونەوەی ڕاستی وەرزشکردن لەو ڕۆ کاریگەری هەیە کە نەخۆش بتوانێت کێشی کەم کاتەوە. لەبەرەوە وەکوتم هەموو ئەو شتانەی کەوا ئەبنە هۆی ئەوەی کەوا پەستان لە ناو سکینز مرۆڤ زۆر بێ
مەسەلایەکێک شتێنێکی زۆر بەقایم ببەستێ ڕاستە جلێکی زۆر تەسک لەبەر بکە ئەم وەکو چۆن خواردنێکی زۆری خواردو ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کەوا فشار لەسەر ئەم زمانە زۆر بێ و بێ بەهۆی ئەوەی هەنێغ لە خواردن بگەڕێتە سەرەوە. بەڵێ دکتۆر ئەمەوێت بزانم کە ئەو کەسانەی کە ئەم حاڵەتانیان ڕۆژانە بۆ دووبارە ئەبێتەوە سەردانی پزیشکی پسپۆڕەکەن لە ڕووی پزیشکەوە تا چەند دەرمانەکان چارەسەرن بۆ نەمانی ئەم حاڵەتە لە ڕاستیە دەرمانێک هەیە ئەتوانین بینە سەر ئەوەی دەستنیشانکردنی یەکەم جارێ نەخۆشێک ئەم نیشانانەی هەبێ ئەوەنە نیشانەکان زەخن و دکتۆر پێی شارەزایە هیچ پێویست بە تاقیکردنەوە ناکە و نەخۆش پێویست بە تاقیکردنەوە بکە و فەوزاتی بۆ بکرێ بەڵام لە هەنێک حاڵەتە بە تایبەتی ئەوانەی ئێشیان هەیە بە تایبەتی ئەوانەی ماوەیەکی زۆرە ناڕەحەت بوون بە تایبەتی ئەگەر هاتوو وەزنیان کەمی کردبێ ئێشێکی زۆریان هەبێ لە کاتی قوددانا یا باناڕاحەت شتیان بۆ خود برێ یا وەکو خوێنیان هەبێ لە بۆرەکانی خواردنە بڵین لەگەڵ پیساییە یا خوێن بێنەوە یا وەکو تووشی کەم خوێنی بوو بن ئەمانە پێ ئێڵەن نیشانە ترسناکەکان بە تایبەتی لەم کاتانە پێویستە نەخۆش نازوری بۆ بکرێ و ئەگەر پێویست بوو ئەبێ ئەو ترشەڵۆکەی کەوا لە ناو سوورێنچکایە بە جیهازێکی تایبەتی بپێورێ پێ وترێ PHی ئەم بۆ ماوە 24 ساعت بەهۆی ئامێرێکی زۆر تایبەتەوە ئەخرێتە ناو سوورێنچکەوە بۆ 24 ساعت ئەتوانرێ بژمێرێکەوە PHەکەی نزمە ئەگەر بە تایبەتی لە خواری چوارەوە بوو ئەو کەسانە ئەتوانین بە دەستنیشانیان بکەین کە بڵین ئەم نەخۆشییان هەیە و هەوکردنی سوورێنچیکیان هەیە. بەڵێ دکتۆرەوەی بزانم باست لەوە کرد کە زۆربەی بەهۆی ئەو زمانەوەی کە ئەو ترشەڵۆکە گەڕێتەوە ئایا هیچ حاڵەتێک هەیە کە ترشەڵۆکی سوورێنچکی زیاد بێ بۆیە ئەم حاڵەتی توش بێ ڕۆژانە؟ بەڵێ ترشەڵۆکی مەعدەش بازە لە هەنێک کەسە خۆیان ترشەڵۆکێکی زۆریان هەیە و ئەم ترشەڵۆکە فشارە خاتە سەر ئەم زمانەیە و ئەیکاتەوە لەبەر ئەوە یەکێک لە دەرمانەکان کە بەکارێت ئەوەیە یەکەمیان هەوڵێن ئێمە کاریگەری ئەم ترشەڵۆکە کەم بکەینەوە بەهۆی ئەو مادانەی پێی ئەڵێن دژە ئاسید ئەنتە ئاسیدیان پێ ئەوترێ یا وەکو هەنێ مادەی تر ئەوترێ کەوا ڕێژانی ئەم ترشەڵۆکانە لە ناو گەدا کەم کاتەوە دەرمان زۆرن لەو بابەتەکەوا پیانەوترێ H2 بلۆکەر پرۆتۆن پامپ ئینهیبیتەر ئەنە پیانەوترێ دەرمانی تایبەتی بۆ ئەوە بەکارهێنرێ و ژمارەیان زۆرە و ئەتوانێت نەخۆش بەکاریان بێنێ بۆ ماوەی 2 تا 4 هەفتە. بەڵێ دکتۆر ئەو ترشەڵۆکەی کە هەیە خۆ کەزانین کە لەش بۆ ئەوە ئەیڕێژێت بۆ ئەوەی خواردنی پێ ئەزم بکات ئەمێ بزانم کە گەڕانەوەی بۆ بەشەکانی سەرەوە تا چەند کاریگەریە بێت لەسەر بەشەکانی تری جەستە تا چەند وەکات کە ئەو بەشانی تریش زەرەریان لێ بێت. لە ڕاستیە وەکوتم ئەم ناڕەحەتیە یا ئەم ڕووشانە تەنها لە بەشی خوارەوەی سوورێنچکە بەڵام هەنێجار ئەم ترشەڵۆکە سەرەکا بۆ سەرەوەش هەنێجار نەخۆش بە تایبەتی لە شەو ئالەوانەیە قوتی بە و نەک هەر قوتی بچێتە ناو بۆری هەواوە و ئەمە ئەبێ بەهۆی هەناسەتەنگی و گەرهاتە ناودەمەوە ئەبێ بەهۆی کلۆری دانەکان و هەناسەتەنگی و گڕبوونی دەنگ لەبەرەوە نیشانەکان جاری وا هەیە لە سوورنچک تێپەڕەکە. ڕاستە دکتۆر بە پێویستی ێزانم وەک لە ئێستا دازانین کە ڤایرۆسێک بەناوی کۆرۆنا بڵاوبۆتەوە ژیانی زۆرێک لە کەسانی لە چین و لە ناوچەکانی ئەوێ خستۆتە مەترسیە و ڕۆژانە چەندین کەس گیان لەدەست ئەدەن بەم هۆکارە ئەوێت باسێک لەم ڤایرۆسە بکەین زین ئەم ڤایرۆسە چییە و هۆکاری بڵاوبوونەوەی چیە؟ لە ڕاستیە ئەم ڤایرۆسە هەر یەکێکە لەو ڤایرۆسانەی کەوا ئەنفلۆنزای دروستە کرد بەڵام گۆڕانی بەسەر هاتووە گۆڕان بەسەر جینەکانی هاتووە و نەزمێکی تایبەتی تازەی دروست کردووە کەوا مرۆڤ ئاشنا نییە پێی. ڕاستە جۆرەکانی بڵین ئەنفلۆنزا ئێستا بڵین هەنێک ئەنفلۆنزانەی کەوا بین بین لە هەموو وڵاتێکا ڕوالای خۆشمان هەیە وردە وردە مرۆڤ بەرگری پێیاکا بەرامبەری و ئەیناسێتەوە و زۆر بڵاو نابێتەوە
بەڵام ئەم نەخۆشیە وەکوتم لەبەر ئەوەی کەوا ڤایرۆسەکە تازەیە خۆی گۆڕیوە بۆەوەی لە مرۆڤ بە ئاسانی نێناسێتەوە دەرمانیشی نییە و ڤایرۆس خۆی هەر دەرمانی نییە لەبەرەوە بە ئاسانی بڵاوە بێتەوە بەڵام خۆشبەختانە بەڕاستی تەنها لەو وڵاتانە بڵاو بۆتەوە ئەو کەسانەی کەوا ئەو شارەیان بەجێهێشتووە لە سین و گەڕاونەتەوە بۆ وڵاتەکانی خۆیان و ئەوانش کە نزیک نەبن لەو جێگایە بەڕاستی تۆ بڵین لە جێگایەکی بەشێک لە شارێکە ڕووبا ئیتر معنای ئەوە نییە ئەبێ شارەکە هەمووی ئەو ڤایرۆسی تیابێت لەبەرەوە جێی ترس نییە و نیشانەکانیشی بە تایبەتی بریتیە لەوەی کەوا تای نەخۆش بەرزە بێتەوە کۆکەیە بێ قوڕی ناڕەحەتە بێ و باشترین یەکێک لە باشترین هۆکار بۆ پارێزگاریکردن ئەوەیەکەوە دایمە ئینسان دەمی تەڕ بێ وا بە باشە زانرێ کە هەنەخۆش کە خەڵکی بە بەردەوام لەو کاتێکە ئەگەر خوانە خواستە ئەو نەخۆشیە بوو ئاوێکی زۆر بخۆنەوە بە بەردەوام نەک بە جارێ دانیشە بڵێ ئاو بخواتەوە هەر بین دەمی تەرخاوە باشە بڵێ ئاویشی پێبێ و زۆر نەچێتە جێگەی قەرەباڵەوە ڕاستە دکتۆر وەگەزانین کە کۆمەڵێک پەتا هەیە لە وەرزەکانە بڵاو بێتەوە کۆمەڵێک ڤایرۆسات هەیە لەم وەرزانەدا لە وەرزە سەرماکاندا بە تایبەت تووشمانە بێت ئەمە بزانم تا چەند ئەم ڤایرۆسەی کۆرۆنا جیاوازترە لەگەڵ ئەوانی تروە بەچی جیاکرێنەوە لە ڤایرۆسەکان ڕاستیە تەنها فەحسی مختبەرە توانێت جیا بکاتەوە ئینە ناتوانانی بڵێ ئەمە فلان ڤایرۆسە یا فلان ڤایرۆس نییە تەنها بە هۆی تەشەنەکردنی بەرفراوانیەوە زانرا کە ئەمە شتێکی تازەیە ڕاستە ئەی بڵاوکردنەوەی ئەو دەنگۆیانی کە هەیە ڕۆژانە خەڵکی پێ ئەترسێن ئەمە تا چەند هۆکارێکە بۆ کەمبوونەوەی بەرگری لەش و ترسێکی زۆر ڕاستە هیچ پێویست بە ترس ناکە و لە وڵاتی ئێمە بەتابەتی لە کوردستانە نییە لە عێراقیشە نییە وەکو وتم تەنها لە وڵاتانەشی کە بڵاو بۆتەوە هەرچەند ئێستا وەکو باسەکرێت تا دوێنێ لە 23 وڵاتە بڵاو بوو بێەوە بەڵام ئەوەی تێبینیە کرێت تەنها لە وڵاتانە بڵاو بۆتەوە ئەو کەسانەی کەوا لەو شارە بوون لە سین گەڕاونەتەوە بۆ وڵاتەکانی خۆیان وەکو بیست حکوومەتی عێراقیش بریاریاوەکەوە ئەو خوێنکارانەی کە لەو شاران بیان گەڕێنێتەوە بۆ وڵات بەڵام تا ئێستا نازانم گەڕاونەتەوە یان من نەمبیستەوە بەڵام هیچ ترسی لێ نییە بەڵام وەکو ئەوەی ئێستا خوانە خواستە بڵین لەم شارە بڵاو بێتەوە و دەتە لەبەی سینی لە سلێمانی بژین سینەڵێ کاکەیان گەڕێنمەوە بۆ وڵاتی خۆمان بەڵام مانای ئەوە نییە ئەوانە هەڵگری ئەو ڤایرۆسن کە گەڕانەوە بۆ سینە بێ بڵاو بۆتەوە ئێستا بە پێچەوانەشەوە ئەگەر بێت و ئەو کەسانە بێنەوە بۆ عێراق بڵین مانای ئەوە نیەتر لە عێراقا بڵاوە بێتەوە یەکسەر وەکو ئاگرە بێت لە هەموو لایەکەوە خەڵک بترسێت دکتۆر وەکو دوارڕێنمایت بۆ ئێمە ئەمە بزانم چی بکەین بۆ ئەوەی خۆمان پارێزی لەم پەتایی کە هەیە و لەم ڤایرۆسی کە بڵاو بووە لە ڕاستیە ئەگەر بێت و خوانەخوازە ئەگەر بێت و هیچ نەخۆشێک دەستنیشان بکرێ ئەبێ هەوڵ بەرێ ئەو نەخۆشە لە جێگەیەکی تایبەت و خەسەخانە بۆ ئەو کەسانش کە چارەسەریەکەن ئەبێ هەموو پارێزگاریەک لە خۆیان بکەن هەموو ئامرازێک بەکاربێن بۆ پارێزگاری لە خۆیان و هەوڵ بێ وەکووتم ئەبێ خەڵک زۆر نەترسێ لە خەڵەباڵغەیە نەبن زۆرتر لە ماڵی خۆیانە دانیشن و ئاوی زۆر بخۆنەوە ئەوە لە هەمووی هینترەوە هیچ شکر تا ئێستا هیچ کێسێکی وا لە کوردستانە دەستنیشان نەکراوە وەزارەتی تەندروستیش بڵاوی کردوێتەوە کە هیچ نەخۆشێکمان نییە و لە ڕاستیش ئەوایە پێویست بەدەهین ناکە و ئێستا دنیا ناتوانانی شت بشاریتەوە کوجاران نەماوە بڵێ بەخوا دیزە بە دەرخۆنەیەکەن وەکوڵێ نابێت کەس بزانێ و لە بینی خۆمانە بێشتی وانە ماوە ئەگەر ببێ خوانەخوازە حکومەتیش مەجبورە بێ بڵاوی کاتەوە و وشیاری ئامۆژگاری با بە خەڵک تا پارێزگاری لە خۆیان کە لەبەرەوە هیچ جێگای ترس نییە و نابێ
سەرەڕای ئەو هەموو نەهامەتانی کە خەڵکەیەتی ئێمە بچین نەهامەتی تریش بێنین بەسەریانە. دەستەکانە خۆش بێ. سپاس بۆ ئامادەبوون دکتۆر، سپاس بۆ زانیاریەکانت، بەڵێ سپاس بۆ دکتۆر فواد بابان، پاوێشکاری نەخۆشیەکانی هەناوی و دڵ و پرۆفیسۆری یاریدەدەر کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمان میوان بوو. بەڵێ ئازیزانم، ئێستاش بڕگەی تەندروستیمان هەیە، بڕگەیەک تایبەت بە ئەو کەسانەی تووشی سوتاییە بن یاخود ئەسووتێن، بە تایبەت لە وەرزە سەرماکاندا وەک ئەزای ئامێرەکانی گەرمکردنەوە بەکار ئەهێنین زیاتر و لە وەرزە سەرماکاندا ئەم حاڵەتە زیاترە. بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوام ببین. سڵاوتان لێوێ. ئەمڕۆ باسی سوتاویەکەین. زۆرجار لە ماڵ و سوتاوی ڕوئەیە یان لە شوێنی کارە یان لە سەیرانە. سوتاوی بریتیە لە زەبر پێگەیشتن و بریناربوونی پێست کە طبقەی یەکەمی حیمایی جسمی ئێمەیە کە ئەمان پارێزێت. ئەکرێ سوتاوی لە جۆری سوتاوی بێ بە شلەی گەرمی یا بە ئاوی گەرم یا بە شلەمەنێکی گەرم. ئەکرێ سوتاوی بە مەوادی کیمیاوی بێت و ئەکرێ سوتاوی بە کارەبا بێت، سوتاوی کارەبا دروستەکە، و ئەکرێ سوتاوی بە گڕ بێت، گڕ و تەقینەوە و فیشک و ئەو شتانی کە حەزێتی پێستەیە. هەموو ئەمانە سوتاوی دروستەکەن. سوتاوی پلەی یەکی هەیە کە تەنها سووربوونەوەیە، پلەی دووی هەیە کە بڵقی دروست کرد پێستەکە لێبەوە یان بڵقی دروست کرد، ئەوە پلەی دووە. ئەگەر تەنها سووربوونەوە بۆ بە تایبەتی ئەمە لە کاتی مەلەکردنە ڕۆیە یان کەسێک کاچێتە دەرەوە بۆ سەیران لەبەر هەتا و ماوەیەکی زۆرە مێنێتەوە سوورە بێتەوە پێستی، ئەوە تەنها سووربوونەوە پلەیەکە. ئێمە ڕێنماییەکان بۆ سوتاوی بریتیە لەمانەی خوارەوە. یەکەم، هەر کاتێک سوتاوی ڕوویە بە هەر شێوەیەک بە هەر سەبەبێک بێت، باشتر وایە ئەو شوێنە بخرێتە بە ئاوێکی فێنک بۆ ماوەی 5 دقە بۆ 10 دقیقە لەبەر ئاوێکی فێنکا بێت، چونکە پێستەکە گەرمیەکەی بەرەکەوێت تەنها و کاتەنەیە کە ئاوە گەرمەکەی پیاڕژێ یان ئاگرەکەی بەرەکەوێت بەردەوامە بێ، ئەڕوات پلەیەک بێ ئەبێ بە دوو بێ ئەبێ بە سێ. بۆی باشتر وایە یەکسەر ئەگەر لە شوێنێکی داخراوە بوو کەسەکە شوێنەکە بەجێ بێڵێت دوود بخرێتەوە لە شوێنی سوتاویەکە و ئاوێکی فێنکی پێ بکرێ بخرێتە بەر ئاوێکی فێنک بۆ ماوەی 10 دقیقە یان دەستەکە پەلەکە هەر شوێنەکە قاچە هەر جێگایەکەی لەناو ئاوا نقم بکرێت هەتاوەکو 10 دقە. دوای وەی کە ئەمە کرا ئەنجا بەپێی پلەکان ئەتوانرێت چارەسەری بۆ بکرێ. ئەکرێ حەبی پارەستۆلیان ئایبوپرۆفین بەکاربهێنرێ بۆ ئازار و کزانەوەی کێبێ ئەکرێ مەڵهەمێکی بەنجی لێ بدرێ لە شوێنەکەی تاوەکو کزانەوەکە چاکە بێ. ئەو هەڵەباوانەی کە لەناو خەڵکە هەیەکرێ ئەمانن شتێکی لێ ئەیەن یان هێلکە یان کەرە یان دۆشاو یان ماست یان نەوت، ئەم بابەتانە یان مەعجونی دەمودان کە ئەمانە خۆی بۆ خۆی زەرەر ئەیە و تەنانەت لە ئاوەکەشا پێویست ناکە ئاوی سەهۆڵاو بێ، چونکە سەهۆڵاویش بەقەدەر ئاگر پێست ئەسووتێنێ و زەرەر ئەیە، ئەبێ ئاوەکە فێنک بێ. دایکان و باوکانیان نەخۆشە عزیزەکان و هاوڵاتیان ئەبێ دوورکەونەوە لە بەکارهێنانی هەر شتێک کە لە ماڵەوە بێ، تەنها ئاوێکی پاکی فێنک بەسە بۆ 10 دقیقە دوای ئەوە بەپێی حاڵەتەکە. خۆ ئەگەر شوێنەکە زۆر بوو لە پلە 2 یان پلە 3 یان دەموچاوی گرت بوو یان سوتاویەکە مەسافەیەکی زۆر بوو لە جسمە، پێویستە ببرێت لە لای پزیشک و نەخۆشخانە و لەوێ ڕێنمایی وەربگرێت.
بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی وەکو وتمان تەوەری دۆمان و کۆتاییمان قسە و گفتوگۆکەین لەبارەی ترسی کۆمەڵایەتی و جیاوازیەکانی لەگەڵ شەرم و گەزانین هەموو ئینسانێک و هەموو مرۆڤێک ڕۆژانە هەم ترسیشیە و هەم شەرمیشی هەیە بەڵام ئێمە ئەمانێت باس لەوە بکەین کە تا چەند زۆربوونی ئەم دوو حاڵەتە کاریگەری لەسەر مرۆڤەکان هەیە بۆ مەبەستەش بەڕێز سەرکەوت عەبدولقادر خوێندکاری ماستەر لە کۆمەڵناسی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نامانویانە کاک سەرکەوت سڵاو لێوە بەیانیت باش بێت. سپاس دەکەم خێراتیت. ئەمێ سەرتا باسێک وەک پێناسەیەک پێناسە بۆ ترسی کۆمەڵایەتی بکەین بزانین ترسی کۆمەڵایەتی بەچی ئەوەترێت. بەڵێ طبعا ترسی کۆمەڵایەتی مانە عەرەبیەکە خەوفی اجتماعیە واتە بریتیە لەو ترسە کۆمەڵایەتی کە ژمارەیەکی زۆر لە کتاکان ئەگرێتەوە بۆ منە کارەساتێکی سروشتیە یان حاڵەتێکی کارەساتێکی سیاسیان ئەو شتانەیە کە کۆمەلگە بۆی تومتیژەکەیان بۆی شەڕ و تووشی ترسی کۆمەڵایەتیە بن ئۆقری و ئارامی هەمنیان لەلا هەڵ ئەگیرێت و ئەو کەسانە تووشی جۆرێک لەنە ئارامی ئەمن کە ڕەنگە بگات ئەوەی کە شوێنەکانی خۆیان جێبێڵن ڕەنگە نەتوان لەو شوێنە بژین کەواتە ترسی کۆمەڵایەتی ترسێکی کۆیە کە دەستە جەمعی کۆمەلگا ئەگرێتەوە ئەو ژمارە تاکانە لەبەر هۆکارێک لە هۆکاریان هۆکارەکان ژینگەیە یا هۆکارەکان مرۆیە توانای ژیانکردن و بە شێوەیەکی ئاسایی نامێنێت و ئەو شوێنی خۆیان بەجێڵن و جۆرێک لە ترس لەلایەن دروست ئەبێت کە ناتوان ژیانیان وەکو کاتەکانی ئاسایی بەسەر ببن. کاک سەرکەوت دەمێ باسێک لە شەرمیش بکەین بزانین شەرم چییەوە جیاوازی چیە لە نێوان شەرم و ترسە. بەڵێ شەرم حاڵەتێکی بڵێن حاڵەتێکی دەرونیە کە بە شێوەیەکی ئاسایی لە هەموو مرۆڤێکە هەیە و ترسیش هەروایە چکە ئێمە شەرمان هەیە لە بەتایبەتی لە ناو مناڵان و یان بڵێ ڕەگەزی مێنا زیاتر ئەبینرێ بەڵام بە شێوەی گشتی حاڵەتێکی زیندەیە لە مرۆڤەکان ئەبینرێت و کە لە تەمەنی مناڵیش زیاتر ڕەنگایەتەوە ئەوەی هۆکارە بینێت هەنێک بابەتیان هۆکاری جینات و وراثەیە هەنێ هۆکاری بۆ ماوەیە هەنێ هۆکاریشمانەیە ژینگەی خێزانە هەنێ هۆکاریشمانەیە ژینگەی دەرەکی بۆ دروستەکە زیاتر ڕنگدانەوەی ئەو ژینگە خێزانەیە کە ئەو جۆرە شەرمە دروستەکە کە ئەو تاکە توانێت ڕوبەڕووبوونەوەی پێشاتەکانی نیە لەگەڵ خۆیان جۆرێک لە شەرم و گۆشەگیری بۆ دروستەکە ئەتوانین بڵێن شەرم شتێکی ئاساییترە بەڵام کە ئەکاتە قۆناغی ترس و تا ڕادێ قورسەکە بەڵام کە بوو بە ترسی کۆمەڵایەتی و بوو بە فۆبیا ئەوە چارەسەرەکەشی قورستە و تومتیشترەکەواتە هەم حاڵەتی شەرم بۆ خۆی بابەتێکی دەرونی و کە لەناو مناڵان و لەناو ڕەگەزی مێنا زیاتر ڕەنگایەتەوە هەم بابەتی تریزە خۆی بابەتێکی وەکو نەخۆشی ناوزەنەگری کاتە قۆناغی باڵاتر و پێویستیان بە جەلسات و چارەسەرکردنی دەرونی و کۆمەڵایەتی هەیە هەردوو لایەنیان زیاتر خۆیان لە گۆشەگیریە ئەبینەوە بە تایبەتی لە ترسە کە توانای ژیانکردنی ئاسایی نامێنێ ئەو کەسە ناتوانێت پێش بە توانەکانی خۆی پەسی بۆ لەمە شەرمان هەیە لای مناڵ شەرمانەیە لای هەرزەکار شەرمشمان لای ڕەگەزی مێنە شەرمشمانە لای مرۆڤی کامڵ هەنێ مرۆڤمانەیە کە گەشتە قۆناغی تەمەنی پێگەشتوش یعنی ئەو شەرمکردنەوە لێگە کە ناتوانێت تاوە تێکەڵا بێت چکان بوو ئەمە ئەو باگراوندی کە لە قۆناغی مناڵی وەریگرتوونی توان لەگەڵ ژینگە کۆمەڵایەتی و خێزانی و ژینگە دەرەوەکەی خۆیان بە تەواتی بگونجێت ئیتر لەگەڵ هاتوو وردەودن توانای خۆگونجان و خۆ تێکەڵاوکردنی نیە ئەم توانە تێکەڵاو نەبوونەوە جۆرێک لە شخصێتێکی شەرمنانە و خجول و منعەزیلی پێبەخشیوە یعنی گۆشەگیرە حەز بە تێکەڵاوبوون ناکە کەم نوتقا یعنی ئەم قسانێکی کەم ئەمانە وەکو سیفاتێک بۆ ئەوانەی ئەو کەسانی کە شەرمنیان باست لەو سیفاتان نەکرد ئەمێ باسێکی تەواو گشتگیر لە نیشانەکانی هەبوونی ترسی کۆمەڵایەتی بکەین بزانین چۆن بزانین کە ئەو کەسەی بەرامبەرمانە تووشی ترسی کۆمەڵایەتی هاتووە ترسی کۆمەڵایەتی ترسی دەستە جەمعی کۆیە توانین بڵێ بۆ کوی کۆمەلگا بەکارێت زیاتر کات بۆ من کاتێک کە شەڕی داعش دروست بوو خەڵک بە ئام چۆن ترسێک لە هاتەکایان بوومەلەرزێک دروستە بێ ئەوی بە ترسێکی دەستە جەمعیانی کۆمەلگا بە تایبەتی ترسێکی لێ ئەنیشێ بۆ منە ئەو کاتەکان و سەدی مووسڵ ئەتەقییان بڵین کە حاڵەتێکی لافااو دروست دەبێ جۆرێک لە هاوسۆزیان جۆرێک لەوە دروست دەبێت کە و تاکانە خەمی خزم و کەسەکانی خۆیان لەو شوێن نزیکانیان بۆ ئاگری ئەکەوێت لە شوێنێکە یا بنە حاڵەتێک حادیسەی گەورە دروست دەبێت کە کۆمەڵی خەڵکی تایە بۆن منە ئەمانە ترسی کۆمەڵایەتی بۆ دروستەکە کە ژمارەیەکی زۆر لە خەڵکی پێوی گیرۆدا ئەبن کە وەکو حاڵەتی ترسی تاکە کەسیش بە تاکید خۆمە حاڵەتی شەرمانەیە وەکو حاڵێکی ئاسایی اینجا بە ترس کە ترسی تاکە دو ئەو بە خەوفی اجتماعی بە ترسی کۆمەڵایەتی کەواتە هەرسێ قۆناغەکە کۆنیشانی خۆیان هەیە و خاڵبەندی و سیفات و خەسڵەتی خۆیان هەیە هەرسێ نیشانەکەش یعنی ڕنگدانەوەی هەیە لەسەر تاک و ڕنگداوی سلبیش هەیە چکەمە بیرمان نەچێ
لە بابەتی شەرم و شکۆمانێ لە هەموو ئینسانێک کە شەرمکردن شتێکی زۆر ئاساییە چکە ئەگە کەسێک شەرم و شکۆ هەبێ ینی جۆرێک لە تەقدیر و ڕێز و بەڵام ئەگەر ئەو شەرمکردن ینی زیاد لە پێویست بێ بۆ مەگە کەسێکی کەمڕوو بێ کەم نوتق بێ لەلایەنە کۆمەڵاتێکیدا ئەبڕێ کەواتە شەرم هەرۆکو لایەنە ئیجابەی کە لە هەموو کەسێکە بۆ مەکەسە میوانداری کاتێک کە خواردنێکە خۆی ئەو پێڵن تیکەی شەرم کە ئایڵێتەوە یان بۆ کەسێک لەگەڵ تا شتێک لەگەڵ تا ئەکات و ئەدەبیان شەرمێکی لێ وەکو تەقدیرێک بۆ کەسایەتی بۆ ڕێزی ئەو کەس ئەگیرێت کە ئەمە ئەش شەرمە وەکو لایەنێکی ئیجابی لەگەڵ توە مامەڵی لەگەڵاکرێت بەڵام ئەگە شەرمەکە وەکو لایەنێکی سلبی هاتەکایەوە کە لە ژیانی ئاسایی تۆ لەمپەری دروست کرد بوو بە بەربەسێک کە تۆ نەتوانێت لەگەڵ خەڵکا تێکەڵبی ئیشکارەکان بە تایبەتی لە مناڵە و لە ڕگەزی مینەیە بۆ مە کاتێک ناو ماڵێک و میوانشتیانت ئەو مناڵە ڕووی نابێتە ناو میوانەکان بە تایبەتی تا تەمەنی 10 ساڵی ئاسایی ترێت چکە مناڵ وایە کەسێکی ڕەنگە ئەو کەسە نەناسێ وەکو غەریبی یەکسێرەکە زۆر تەعاملی لەگەڵا ناکە بەڵام لە تەمەنی گەورە تەمەنێکی پێگەیشت و بێت معقول نییە کەسێک لە تەمەنی گەورە بێت و میوانێک بێتە ماڵیان و ناتوانێت مامەڵی لەگەڵا بکە کاک سەرکەوتواتای درێژە کێشانی شەرمکردن و زۆربوونی شەرمکردن هۆکارەکە بۆ دروستبوونی ترسی کۆمەڵایەتی بە تاکید ڕنگدانەوەی زۆری هەیە چکە ئێمە بیرمان نەچێت ڕنگ ئەم بابەتانە زۆر جار لایەنی بۆماوی و لایەنی ژنگەی خێزانی ژنگەی دەرەکی زۆر ڕۆڵێکی ئابینێ بۆ ئەو خێزانانی کە خێزانێکی هۆشیار و تەندروستن و ئەرکول ڕۆڵگێڕان یاری ئەرکێن بە مناڵەکانە ماف و بەرپرسیارەتیان ئێنێ زۆر جار ئەم بەرپرسیارەتیانە جۆرێک لە ئازایەتی پێبەخشێ بۆ منە کە پێڵێ ئەو پەردا خلابە کە پێڵێ دەست خۆش بێکە ینی ئەو لانە ئیجابەی کە پێ وردەودە ئەو شەرمی لەلا نامێنێ ئەو ژەسەکە خۆی تاگە خاوەنی توانست و کەسایەتی خۆیەتی کاک سەرکەوت باست لەوە کرد کە ئەم حاڵەتات زیاتر لە خانمان و منداڵاندا هەیە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتە بۆچی پیاوان کەمتر تووشی ئەم حاڵەتارن خۆ لایانی ترس و شەرم زیاتر لایانی عاتفە زاڵە بەسەریانە و زۆرجا کە لایانی ترس لە بیرکردنەوەیکی بۆیە ئافرەت زیاتر بیر ئەکاتەوە لە پیاوە یعنی بۆ مجارۆ لە شوێنێک ئەگەربەتەنە بە زیاتر ئەترسێ یعنی هەر سلوکی ڕێگەزی مێنەوە ینی وەکو کەسایەتی ترسێکی باڵاتر لای ئەو دروست ئەبێ ئەم ترسەش کولتور چاندوێتی کۆمەلگە ڕۆڵی هەیە خێزان ڕۆڵی هەیە یان زۆر جار لە گێڕانی ئەو حقایقانی کە ناواقعین کە لە کۆمەلگیان بۆ لە تەمەنی مناڵەیە لە بوان ئەگەڕێتەوە جارە ئەم ترسە ئەچێنێت و لای باڵا ئەبێ گەورە ئەبێ بۆ منە کاتێک کەسێک لەناو سارێکە بۆ لەناو پاسێکە ئەڕوا حەدەسێکە ئەبینێت پاسێک وەر ئەگەڕ و گڕ ئەگرێ ئیتر ئەم وێنێ لە مێشکە ئەچەس بێتر وە ئەزانێ هەر کاتێک و پاسێکی بینی گڕ ئەگرێ و تووشی حاڵەتێکی یان بۆ مە کەسێک بینوێتی تارێک ئەکەوێتە خوارەوە ئەم حاڵەتە لە مێشکی خۆیان کۆپیەکە یعنی وهاسەکە ئەگەر هەر کەسێک سوای تار بچکە حەدەسێکی بە خۆی بینوێتی بە چاوی خۆی ئیتر ترسێکی وای بۆ هەنێک کەسمانە لافاو ئەترسێ لە باران ئەترسیانیان لە بەرزای ئەترسی ئەمانە ئەو وێنانە کە خۆی حەدەسەکەی بەسەر هاتوو کۆپی بۆ لە زاکرەیە جاهانێک لەم بابەتان لە زاکری کوردمەودایە هەنێکیان مامناوەندە هەنێکیان درێژمەودا ئەگەر بچێت ناو یادگەی مرۆڤەوە وەکو میمۆریەک وایە بچێت یادگەی دوورمەوداوە ئەوە ئەو ترساوێ بە ترسێکی ئەبێ بە فۆبیا بە ترسی باڵا و بە درێژای تەمەنی لەگەڵ ئەبێت و بۆ من ناسڕێتەوە بۆ نمونە هەنێک کەسمانە لە کاتێکە خوێن ئەبینێ بۆن مە کاتێکە مریشکی سەرەبڕێ ناتوانێت سێری بکە یا کاتێکە حیوانێک سەرەبڕێ ناتوانێت لەبەرچی لەبەری لە قۆناغی لە قۆناغانی تەمەنێ لە قۆناغی بە تایبەتی لە مناڵی هەرزەکاریە کاتێک ئەم حاڵەتی بینی بە شێوەیەکی ناسروشتی بینوێتی بۆن ئەو جوڵانەوە هێنانی کە کردوێتی ئەو باڵندیان ئەو زیندەوەرە ئیتر بۆ بە جۆرێک لە فۆبیا زۆر کەس شمانێ لە کۆمەڵگای بە تایبەتی لە ڕێگەزی منە ئیستش بۆ منە ڕەنگە ناتوان مریش یەکسەر بڕێ لەبەری لەو قۆناغی تەمەنیا وێناکردنیەکی خەیاڵی وا بۆ خۆی دروست کردووە کە ببینینی توانەکانی خۆی هاوسەنگی خۆی لە دەسات و لە هۆش خۆی ئەچێت زۆر کەس شماری لە لافاو ئەترسێ لە بەرزایی ئەترسێ و لە ئاگر ئەترسێ یان بۆ کەسێکی بینەوە کە کارەبا گرتوێتی ئیتر بە حیاتی نار پەنجە بە پلای کارەبایەکە بنێن بە تایبەتی لە ڕێگەزی مێنە ئەمە باڵایە و لە بلای منە لە تەمەنی هەرزەکەت ئەمە بزانم تا چەند خێزانەکان و پەروەردە و سیستەمی پەروەردە هۆکارم بۆ دروستبوونی ترس لە لای منداڵان بە تاکید دایک بڵێم خێزان بە تایبەتی دایک و پاک پشتی شێران بەرەکەی لەم بابەتەیە چووکە خێزان ئەو شوێنگەیە کە پەروەردە بە مناڵەکان ئەبەخشێ هەم بەلایەنە ئیجابەکەی هەم بەلایەنە سلبیەکەی ئەگەر لایەنە ئیجابەکەی بڵێن ئەو دایک و باوکە تەندروستانن کە خێزانێکی ڕێکوپێکردن ڕۆڵ و ئەرک و مافە خێزانەکان بە هەموو ئەندامەکانی خۆیان بە شێوەیەکی تەندروست و هاوسەنگ پێبەخشێ زۆر جار ڕۆڵگێڕانەکانی مناڵەکانە ئەو هێندە تەندروستە کە توانایەکیان پێیە کە لەگەڵ مناڵانی ئاسایە زۆر فەرقیە بۆ نمونە کاتێک حاڵەتێک دروستە بێ خەمخۆری مناڵەکان ئەبێن بۆ شوێنەکانە بۆ چارەسازی دەرونی بۆ لای دکتۆرەکان بۆی ئەم
نەخۆشیان ئەم بابەت لەگەڵای گەورە نەبێ چکە بابەتی شەرم ئەگەر بێت و لەگەڵای گەورە بێت وەکو شەرمی کۆمەڵایەتی لێ یان بڵین ئەبێتە بە شەرمی باڵا چکە ئێمە شەرمێکمانێ ئاسایی هەموو کەسێکتیایەتی بەڵام ئەگەر وای لێ کرد لە عیلاقاتەکانی لە هەڵسوکەوتی لە یاریکردنی دای بڕی وردەدا ئەو شەرمە ئەبێ بە ترس و لەگەڵای گەورە ئەبێ ئەگەر ئەم ترسش زیاتر پەرەیسەن ئەبێ بە ترسێکی وەکو نەخۆشی لێ وەکو نەخۆشی ڕۆڵ ئەبێنێت و ئەنجا پێویستی بە چارەسەری دەرونی و لە ڕێکی عیلاجەوە چکە بیرمان نەچێ بابەتی شەرم و ترس هەندە تێکەڵن لەگەڵێکا بەڵام دوو بابەتی جیاوازن ئەگەر شەرمەکە چارەسەر نەکرێت بابەتی ترسی لێ دەکات ئەو کاتە بە تەواوەتی لە ڕووی وەکو کەسێک گۆشەگیر هەروەها بە گرێکی دەرونی چکە و کەسانی کە زۆر ئەترسن خاوەنی توانای بڕێڕی خۆیانی ناتوان هەڵسوکەوتێکی خۆیان و کەسانی ئاسایی بکەن هەتا لە خواردن و لە کەلوپەلیش پشت بە کەسانی تر دەبەسن ئەمەندە کەمڕون ئەوەنە کە نوتخن قسەش لەگەڵ کەسانی لەگەڵ خێزانەکانی خۆیان ناکەن حتا بە دەموچاویش و بەشکلانە ئەبینی بۆن ئەو کەسی کە شەرمەکە ڕەنگی دەموچاوی ئەگۆڕێ عارەقە کاتەوە لیانی دڵی زیاد ئەکا ئەمانەیەتەکایە بۆ منە لە قسەکردنەکە قسەکانی پسر چکە یادگەشی یعنی بلایانی هزریشی تاو ئەبچڕێ بەڵام لە ترسا تەواو دای ئەبڕێ ینی قۆناغێکی باڵاترێ هێندە قورسە کە ناتوانێت توانەکانی خۆی کۆنتترۆلکە کاک سەرکەوت وەک ئەزانین کە مناڵان چینێکی گرنگی کۆمەڵگان ئەوە توشبوونی منداڵ بەم حاڵەتانەی کە باست کرد بێگومان ئەگەر درێژە بکێشێت کاریگەری لەسەر ژیانی داهاتووی ئەبێت ئەمەیت بزانم کە چی بکرێت لایەن دایکان و باوکانەوە بۆ ئەوەی کە ڕێگری لەم حاڵەتانە بکرێن و درێژە نەکێشێت پرسیارێکی سەرنجڕاکێشە بەڕاستی خۆی لە هەموو وڵاتانی جیهانە بۆ بڵێن کەناڵەکانی پێگەیاندنی کۆمەڵایەتی بڵێن ئەو شوێنانی کە پێگەیاندنی کۆمەڵایەتی بە مناڵ ڕێکشوێ یەکەم خێزانە دوای ئەوە هاوڕێیە اینجا قوتابخانەیە اینجا دامەزراوە پەروەردەیەکان و بۆ مە مزگەوتە اینجا کتێب و گۆڤار و بابەتە چاپکراوەکان لە بابەتی خێزانە گرنگە خێزان هێندە هۆشیار بێکە بە گوێرەی تەمەنی مناڵەکەی بۆن منە ئەو بابەتانی کە لەگەڵ تەمەنی مناڵەکە پێویستە بووی باس بێ بۆن منە لە خلو خێزانانی کە تەندروستن کە ڕێکوپێک و هاوسەنگن هێندە لەگەڵ خێزانە لەگەڵ مناڵەکانی خۆیانە یعنی ئەوەنە بە تۆکمی بابەتەکانی بە باسەکە کە بتوان لەگەڵ توانای تەمەنەکەی تێپەڕێ یعنی کەمتر بابەتی خورافات چکە ئێمە بیرمان نەچێت لە بابەتی ترسە زیاتر زالبوونی ئەو بابەتە خورافیانن کە لە مناڵەکە توانای لێکدانەوەی خۆی بووینی ناتوان خۆی چارەسەری بکە یعنی ئەو ترسە بێ بە ترسێکی باڵاتر لای گەورە ئەبێ بە فۆبیا چکە ئێمە بیرمان نەچێت شەرمنی شتێکی ئاسایی لە هەموو کەسێکە هەیە بەڵام کە نوتوانی بە شێوەیەکی تەندروست مامەڵی لەگەڵا بکەی ئەو کاتە بە شێوەیەکی سلبی لێکەوتی لەسەر ئەو مناڵە ئەبێت ڕنگدانی لەسەر ژیانی ئەبێت لەو عیلاقاتانیدا ئەبرێ گرنگە خێزانەکان بە گوێرەی تەمەنی مناڵەکان گرنگە بێنە هەر ئەو بابەتان هەڵبژێرن کە لەگەڵ توانای مناڵەکان لە پرۆسی پەروەردەیە خزمەتیانەکان کاک سەرکەوت دەزانی ئەم منداڵانە لە ئایندا ئەچنە خوێندنگا و لە خوێندنگادا پەروەردە ئەکرێن بێگومان کاتێک کە تاقیکردنەوەکان یا خودوانەکان دەست پێ ئەکات خوێندکاران ترسێکی زۆریان هەیە لە تاقیکردنەوە لە دەرچوون و دەرنەچوونیان ئەمە بزانم تا چەند ئەم ترستا کە لە مناڵیەوە درێژەی کێشاوە کاریگەری ئەبێت لەسەر ئەمانە ژیا خۆت ئەو ترسەی کە هەیە تەنها لەو کاتیا بۆیان دروست ئەبێت کە تاقیکردنەوەیان هەیە وەڵاهی ئەمە بابەتێکی یعنی بابەتێکی تەواو زانستیە بەڕاستی ینی خۆی ئیمتیحانە بۆ هەموو کەسێک ترسێکی تیاین بەڕاستی خۆی ناپلێنەڵێ ئەلەگەر من ئەو هەموو خەڵکەم لەناو بەر لە ئیمتیحانە ترسیانی خۆی تاقیکردنەوە جۆرێک ینی شڵەژانێک و قەلەقێکی دەر بۆ دروستەکە ینی بۆ جۆرێک لە ترست بۆ دروستەکە چکە بۆچی تەبعەتی ئینسان وایە کاتێک کە پێشادێکێتە پێشەوە خۆ ئینسان کاینێکی عاقلەبیر ئەکاتەوە یعنی دایم لە هەوڵی کۆنتترۆلکردنی ئەو بابەتەیەکە لە بەردەستایەتی کاتێک کە ئیمتیحانێکە هەر لە خۆی ئەو ئامادەیە جەستەوە ئەو ئامادەی ئەخلەی کە وای لێگە کە کاتێک شتێک لە بەردەستیاتی جۆرێک لە بیرکردنەوە بۆ دروستە بێ ئەگە بیرکردنەوەکی ئیجابی بە باش بێت ئەوە توانەکانی کۆنتترۆل و زاڵ ئەبێ بەسەریا ئەگە بیرکردنەوەکانی سلبیەوە جۆرێک لە ترسی بە دروستەکە بیریشمانە چێتر زەموو کاتێ سلبی نییە بۆ مە خوێنکارێک ئەڵێ ئەگەر من ئەمڕۆ 5 سەعات سەعینەکەم دەرناچم کەواتە ئەم بیرکردنەوە ئیجابیە بەس نەک بڵێ من هەموو ڕۆژ هەر سەعیەکەم و دەرناچم کەواتە کە ئەڵێ من واتە سوودیشی هەیە بەتاکید بۆ من لە کاتە دایکی بە مەمناڵەکەی لە دەزمەوە بە زۆپاکە ینی جۆ ئەڵێ دەست ئەسووتێ ئەمە خۆی بۆ خۆ جۆرێک لە ڕێنمایکردن بەڵە جۆرێک لە پاڵپشتیشە کە پێڵێ ئەمە گەرمی و دەست ئەسووتێنێ لە بابەتی ترسیشە زۆر جار
ئەو مامۆسای کە لەو مەکتەبایە بۆ زۆر جار نموزەجی ئیمتیحانەکان ینی گەورە ئەکرێت یعنی بۆن وەکو سزایەک بۆ تەلبەکەدا ئەمرێ ئەنا ئەگە بۆن ئەگە پرسیارەکان هەنێکیان ئاسان بێ هەنێکیان مامنەوەن بێنێکیان قورس بێ کاتێک ئەو خوێنکارێتە سەر وەڵامانی پرسیارەکە بعد پرسیارە ئاسانەکە جواباتەوە جۆرێک لە ئارامی بۆ دروست ئەبێ کاتێک ئێستا پرسیارەکەی بەڵام کە یەکسەر پرسیاری خۆ جواباتەوە یەکسەر توانای زێری مێشکی ئەچڕێت ینی ئەوە شتێکی سروشتی و لەومی ئینسانێک شاوایە هەتاوانی کە لە خوێندنی باڵاشان یعنی بۆن هەر ئیمتیحانەکەن هەر ئیمتیحان خۆی جۆرێک لە تایبەتمەندی جۆرێک لە ترسی تایە بۆ هەموو کەسێک ینی تایبەتمەندێکی تایە کە جۆرێک لە قەلەقی بۆ لە ڕووی دەرونی بۆ دروست دەکات ئەمە شتێکی زۆر ئاساییە بەڵام یعنی معقول نییە خوێنکارێک لە قۆناغی ئیبتیدایی تێپەڕان بێت و ناوەندی تێپەڕان بێت و ئامادەش تێپەڕان هەر بترسێ ئەمانە حاڵەتی ئاساین ئەینا ئیمتیحانە خۆی حاڵەتێکە جۆرێک لە شەڵەژانی دەرونی بۆ دروستەکە بەڵام مانای نیە هەموو کاتێک لە ئیمتیحان بترسێت بۆ هەنێک خوێندکار بۆ بە فۆبیاژ تاقیکردنەوەکان و ئەنجامدانی کاک سەرکەوت دەمێ باسێک لەوەش بکەین کە ئایا گەورەکان هۆکاری چییە تووشی ترسی کۆمەڵایەتیە بن وەکووتمان هەنێکیان لە مناڵی درێژەی کێشاوە ئەوەی تریان لە چیۆ سەرچاوە خۆی ئەم بابەتی ترس بابەتێکی دەرونیە پێوەستە بە خودەوەیان پێویستە بە بەلانی تاکەوە هەنەجار ئەو وێنایی کە لە ژینگا بۆ دروست دەبێت بۆ ژینگەی کۆمەڵایەتی خێزانە ژینگەی دەرەوەی خێزانە یان ئەو ڕۆژ و بارودۆخێک بەسەر ئەو تاکە ئەسەپێنێ بۆ نمونە کاتێک کەسێک ئێمە وەکو ترس وەکو خۆی بابەتێکی هەیە لە ناو مرۆڤەکە هەیە و بە تایبەتی لە ڕەگەزی مێنا زیاتر و لە تەمەنی مناڵ و هەرزەکاریشە زیاترە و ڕەگەزی نێرینە تا ڕادەیە کەمتر ترسکە ئەو تای ئەبینێت بۆ لەو لە ناو هەردوو ڕەگەزا بە شێوی گشتی هەیە ترسی هەنێکیان هەیە ئیجابیە و هەنێکیان هەیە سلبیە کاتێک ئەم ترسە لە خۆناغی تەمەنا هەڵ ئەکشێت و چارەسەرەکەی چارەسەر ناکرێت بۆ نمونە کە بوو بە ترسی باڵا ئەو کاتە ئەو کەسە لە هەموو لایەنەکانی خۆی بێبەش ئەبێ بە تایبەتی هەنێکە خانەی خوێنکارمانەیە لە کاتی امتحانێکسەر ئەبورێتەوە و زۆر حاڵەتی وامان بینویان بۆ نمونە دەستی قەڵەم ناگرێت بۆ نمیانجا لەشی ئەوەستێ خوێنکار هەبوو لە قۆناغانی لە قۆناغی تەمەنی خۆمانمە کەسمان بینوە ئێستا زمانی وەستاوە لە قۆناغی ئامادەی خوێنکارمان لەگەڵا بووە و لە ئیمتیحانات یعنی نەیتوانێت قسە بکە و ئاویان بۆ هێناوە جۆرێک لە شتێکی پێبەخشێت کە ئەمە حاڵەتێکی بەدەر لە کەسانی ئاسایی تەنانەت ئەبێتە هۆکاری باوەڕ بەخۆ نەبوونیش بەتاکی چکە ئەمانە کۆنیشانن ینی بۆ ناتوانێت بڕۆی بەشتەکانە بێتوانێت بڕاردانی ناتوانێت پشت بەخۆی بەسێ و ڕاڕای بۆ دروستەکە ئەمە ئەم کەسانە یعنی ئەمەنە ترسەکە ڕەنگ ئاەوە لە کەسایەتە ناتوانێت کاروباری ژیانی خۆی و کەسانی ئاسایی بەسەر بێ لە کاتی ئێمەش امتحانمان کرد ئێمەش ترسێکمان هەرە بووە بەڵام دوای چەند دقیق ئاسایی بۆ لە امتحانیشمان کردوێ دەرەوە بەڵام ئەو برادەرەمە چکە ترسەکە بوو بە کۆنیشانێک وەکو نەخۆشی لای دروست بووە و دوای لە ڕەنگە پێویست بە عیلاجی جەلسەی دوورێژ کە هەر لەگەڵ تەمەنی ڕەنگی داوەتەوە کاتێک کە ترسی لەبێ بە ترسی کۆمەڵایەتی ئەو وێنایی کە لە کۆمەلگا ئەیبینێت بۆ نمونە حەدەسێکە کارەساتێکی سروشتیە ڕووداوێکی مرۆییە جەنگ و کوشتارێکە بۆ نمونە ئەم شتانە کە زۆ گەورە ئەبێ وەکو ترسی کۆمەڵایەتی دروستەبێ بۆ نمونە کاتێک کارەساتێکی سروشتی لە شوێنێکە دروست ئەبێ ئەو خەڵکانە تووشی شپرزەی تووشی ئاوارەی و قەلەقی ئەبن ئەو حاڵەتێک کە حاڵەتێکی سروشتی بۆمە لافاوە بۆ مەلەرزەیان یان بۆ منە جەنگی گەورەیە یان دوور ئەو کاتێک کە لە شەڕی داعش دروست بکە کە بووی ئەو شەڕ و کوشتارە دروست بوو ژمارەی بۆ خەریب کۆچێکی ملیۆن دروستە بوو لە شارەکانی ناوڕاست و شارەکان و بۆ شوێنەکانی تر کەواتە ئەمانە هەم بابەتی شەرم وەکو خۆی بابەتێکی پەیوەندی بە خودەوەیە ئەم بابەتی ترس بەڵام کە بوو بە ترسی کۆمەڵاتی قۆناغی باڵاترە هەنەجار ئەو وێنایی کە تاک لە بۆی ژینگەی سروشتی و دروست ئەبێ یان بۆی ژینگەی مرۆیەوە کە شەڕ و کوشتار دروست ئەبێ بە کۆچێکی گەورە ئەو ترسە کۆمەڵاتیوە لێکە کە ژیانی ئاسایی وەکو جاران ناتوانێت کارەکانی خۆی جێبەجێ بکات و ئارامی لا نامێنێت و ئەو سەقامگیریەکە هەیەی ناتوانێت وەکو جاران کاری لەسەر بکات و تووشی ترسی ئەکات کاک سەرکەوت باسمان لە منداڵان کرد لە ناو خێزانەکانیانە وەگەزانین خێزانەکان هیچ کات بێ کێشە نین کێشەی زۆری تایە بەڵام کۆمەڵک لە دایک و باوکان بەداخەوە لە بەرچاوی منداڵەکانیانە شەڕعەکەن و بەداخەوە قسەی ناشرین بە یەکتری ئەڵێن و هەنێک جار بیر لەوە ناکەنەوە لە ڕوویانە لە بەرچاوی منداڵەکانیانە شەڕعەکەن یا هەرچیەک کاریگەری سلبی ئەبێ لەسەر ئەو مناڵە بەڵام هەنێک جار بیر لەوە ناکەنەوە کە خۆشەویستی بۆ یەکتری دەربڕن لە بەرچاوی ئەو منداڵە بۆیە بڕوا بەخۆبوون و وای لێبێت ئەو منداڵە کە ئیتر بڕیاری لە ژیان بۆ دروست ببێت ئەمە بزانم کە تا چەند گرنگە دایک و باوکان بە وریایی و
مامەڵە بکەن لە بەرچاوی منداڵەکانیانە تا چەند گرنگە ئەو ئاژاوانی کە هەیەە لە بەرچاوی منداڵەکانیانە بەرپایی نەکەن بۆ ئەوەی کە ئەو منداڵە لە سبەینێ بۆ داهاتوو هەمان ڕفتاری دایک و باوکی فێر نەبێتەوارێ. ئەم پرسیارێکی سەرنجڕاکێشە بەڕاستی یعنی خێزان خۆی وەکو دامەزراوەیە گوایە ڕۆڵی وەکو حکوومەتێک وایە وەکو دامەزراوەیە گوایە کە کۆمەڵی پرۆسی کۆمەڵاتی بوو ئەندامە ئەبەخشێ ئەگەر لایانی کۆمەڵاتێکی بەهێز بێت ئەوە تاکی تەندروستمان پێشکەشەکە ئەگەر ئەم خێزانە خێزانێکی پرکێشە و پڕململانێ بێ بە تاکیدی پشکی شێری ئەبێ ئەو تاکە تووشی جۆرەها ترس ئەبێ جۆری تووشی جۆرە لە شەرمکردن ئەبێت هەتا ئەو تاکە خۆی ناناسێت لە ناو خێزانێکی خۆیان کە خاوەن و چی پێگەیەکی هەیە بۆ ئەو خێزانی کە خێزانێکی تەندروستن هەوڵێن کەمترین گیرگرفتیان و کەمترین دەنگە و هاتو هاواری خۆیان لەگەڵ منداڵەکانە هەبێت چکە هەم ڕاڵی خێزانیان لاوازە بێ هەم ئەو پەیوەندی و شێرازە خێزانیان لەنا ئەوە هەم جۆرێک لە بێڕێزی لەنا ئەو تاکان دروست بکە هیچ لایەکی حساب ئەو لایەنێکیان ناکە لەوە جۆرێک لە شڵەژانی دەرونی بۆ هەموو ئەندامەکانیان دروستە بێ و ئەو عیلاقاتە تونگوتۆڵی کە لەناو ئەندامەکانی خێزانێکە سۆز و خۆشەویستی و ڕێزگرتنە لەناوێنە کاڵ ئەبێتەوە بۆیە زۆر گرنگە خێزانەکان کەمترین بابەتی شەڕەنگێزی و شەرکردن لەناو ئەندامەکە حتا لەناو مناڵەکان شانێڵن چکە هەر بابەتێک ڕنگدانەوەی سلبی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی شەرمکردنەوە لە ڕووی ترسەوە لە ئەو تاکە ئەچێنرێ ئەمەش لە ئایندای ڕنگایەتەوە لە لای کەسایەتە ئەو مناڵانەی کە زۆر شەرمنن و زۆر ترسیان هەیە ئەوە کە موکوڕی لایانی پەرۆدی دایک و باوکیانە هەرچەنە لایەنێکی بابەتی وراثە ڕۆڵی بینی و بابەتی ژنگەی خێزانی ژنگی کۆمەڵایی دەوری بەڵام پشکی شێری ئەوەیە کە لە تەمەنی خێزانیانە دایک و باوکە بە شێوەیەک تەندروست ماوەی لەگەڵ ئەم مناڵە نەکرێت بووە لە ئیسا ئەم ترس و شەرم لای باڵایە. کاک سەرکەوت باسمان لە چارەسەرەکان بۆ نەمانی ترس و شەرم لە ناو منداڵاندا کرد وەکەزاین کە دایکان و باوکان وە پەروەردەش ڕۆڵێکی گرنگیان هەیە ئەمە بزانم تا چەند چارەسەرەکان بۆ کەسانی گەورە جیاوازترە لە منداڵان. وڵی بەتاکیت بۆ مناڵ ئاسانترە و بۆ گەورەتر چکە ئەم بابەتە لەگەڵا گەورە بۆ چکە مرۆڤ کە گەورە ئەبێت لە قۆناغی تەمەنیا خۆی توانای بڕاردانی خۆیت ینی بۆ منە ئەتوانێت هەموو کاروبارەکانی خۆی بە پرۆسێکی عقلی کاملتر هەڵسەنگان و کاروبارەکانی خۆی جێبەجێ بکات ئەو کەسانی کە لە قۆناغی گەورە تووشی ترس ئەمنیانی بۆن منە ئەو ترسە هێندە باڵایە کە لە توانەکانی خۆی دای ئەبڕێ بۆن منە ناتوانێت بچێتە هەتا هەنێک کەسمانێت ترسیە لە قەرباڵخی لە بازار ئەی ناتوانێت بچێتە بازاری قەرباڵخەوە تووشی جۆرێک لە فۆبیا ئەبێ هەنێک کەسمانێت ناتوانێت بچێتە سەر بەرزایی هەنێک کەسمانێ لە کارەبا ئەترسێ یان هەنێک کەسمانێت لە گەرمی ئەترسێ ئەمانە پێویستیان بە جەلساتی زیاترە پێویستیان بە تێکەڵاو بوونێت چکە لەگەڵ قۆناغی ترسە دابڕانێکی زۆر لە پەیوەندی علاقاتەکانی خۆی لەگەڵ خەڵکانی ئاساییە دروست دەبێ وێنایەکی واغ بۆ خۆی دروستەکە کە هەر جارێک ئەم بابەتی ترسە بۆ دروستە بێ بە تەواوەتی گۆشەگیرێکە بە تەواوەتی دای ئەبرێ لە کۆمەلگە و لە دەوروبەر. کاک سەرکەوتوە و دوپرسیارم هەموو کات کە تەوەرێکمانە بێت تایبەت بە کێشە دەرونیەکان من پرسیاری من بۆ میوانەکەم ئەوەیە هۆکار چییە کە ئەو کەسانەی تووشی کێشەیەکی دەرونیە بن پێیان ئای بە سەردانی پزیشکی پسپۆڕی دەرونی بکەن یاخۆ ئەو کەسانە بکەن کە توێژەری کۆمەڵاتین بۆ ئەوەی کە وەکو خۆدوتت بە چەند جەلسەیەک بتوانن کێشەکانیان بۆ چارەسەرکەن. خۆی ئەمە گەڕێتە بۆ کللتوری کۆمەڵگە ئەینا لە وڵاتای ڕۆژئاوا زۆر ئاساییە ئەوانەی کە حتا بە توێژەرانی کۆمەڵایەتی بە دەرونی پیاوان دکتۆری کۆمەڵایەتیان ئەمە دکتۆری کۆمەڵگەن چونکە هەتا ئەوان هەفتانیان ماگانەش کلینیکی ڕێوەشکاریانەیە کە خۆیان سەردانی ئەو شوانە ئەکەن کە پێویستیان بە چارەسەر هەیە بەڵام لە وڵاتی خۆیان بۆی ئەو کللتوری کە لە کۆمەلگایە زۆر جار ئەگە کەسێک سەردانی دکتۆرێکی دەرونی کات ناوزەندێکی لەگەڵ لە ڕووی دەرونیەوە تەواون یان بڵێن وشەیەکی ناشایستی بەرامبەر بەکارهێن کاتە ئەو فشارە کللتوریەکەوە ئەکات زۆر جار کەسێک بەلای ئاسایە بچ بەلای دکتۆرێکی جوانکاری بوونیان دکتۆرێکی جەراحیان دکتۆرێکی باتنی بەڵام بەلایەوە شەرمای بەلایەوە قورسە بچ لای دکتۆرێکی دەرونی کەواتە ئەو بارە دەرونیە ئەو بارە کۆمەڵاتیە کە وێنایەکی وای لەلای چەسبیوە کە کۆمەڵگە و کولتور و نەریتەکەی کە لەلای قبولی ناگە کە بچی سەردانی دکتۆرێکی دەرونی کە لە کاتێک هەمویان دکتۆرن هەمووشیان بۆ کۆمەلگە بەسوودن و ئەتوان خزمەتی لایانی مرۆیی بکەن. یەکمان دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادە بوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز سەرکەوت عەبدولقادر خوێندکاری ماستەر لە کۆمەڵناسی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نامان بوو بەڵێ ئازیزان تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ بینەمانی ماڵەکانتان تەندروست بات.